چی پێشکەش دەکرێت؟ بەڵێ لە زانکۆی سۆران سەبارەت بە ڕۆژی جیهانی نەخۆشی شێرپەنجە توێژینەوەیکی زانستی بەڵێ دیارە لێرانە سمینارێک بەڕێوەچێتن سەبارەت بە نەخۆشی شێرپەنجە چەند توێژینەوەیەک ئەخرێتە ڕوو لێرانە بەڵام ماستەواز لێرە دیارە لێرە چەندین توێژینەوە ئەخرێتە ڕوو سەبارەت بە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە بن بۆ زانیاری زیاتر قسەکردن لەسەر ئەو بابەتە و چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم سمینارانە قسە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەهێلەکەم دکتۆر ئەگەر بیتە ئێرانە ئاماستانسیە لە بەڕێوەچوونی ئەم جۆرە چالاکیانە لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە. پێشەکی ئەمە سمینار نییە سمپۆزۆمە یەکەمی سمپۆزۆمە سەنتەری توێژینەوەی زانکۆی سۆران بە هاوبەشی لەگەڵ فاکەڵەتی زانست بەو کارە هەستاوە لە زانکۆکانی سلێمانی دهۆک عشق لە هەولێر و هەروەها لە زانکۆی بەغدا و بەسڕە ئامادە بوونە لێرە هەموو لە مستەوای بەرز بەشداری تێدا دەکەن. بڵێ ئامانستان چیە سەبارەت بە سیمپۆزیۆمەکەوە ئێوە ئەنجامیەدەن ئەتانەوێتن چی بخەنە ڕوو؟ بەڵێ ئەمە پێشەکی ئەمە یەکەبین سیمپۆزۆمە کە سەنتەری توێژینەوەی زانکۆزان پێوە هەڵساوە ئامانجێرا هۆشارکردنەوەی خەڵکە کە سوودمەند بی لەو پرێزنتێشانە کە ئەو بەڕێزانە دەیکەن. دیارە وەزارەتی تەندروستیان ساڵ ئامارێکی شتەوە تا ڕووسەروی 5,000 هاوڵاتی توش بوون بە نەخۆشی شێرپەنجە. ئەتوان بڵێن هۆکاری توشبوونی هاوڵاتیان زیاتر چین بە توشبوونیان بە نەخۆشی شێرپەنجە؟ لەو پرسیارە داوای لێبوردن دەکەم وەڵامی ئەو پرسیارە دەمەوە چکە خۆم دکتۆری ئەوە طەبیب نیم. ئەگەر ڕێنمایی بۆ هاوڵاتیان چی بکەن بۆ ئەوی بەرەنگاری ئەم جۆرە نەخۆشیانە ببنەوە؟ لەو یەک لە محازەرەتەکان باسی هۆشارکردنەوەی کرد ئەوەی یەکەم محازەرە بوو باسی هۆشارکردنەوەی کرد لە یعنی خەڵک دەبێ خۆی فۆڵاو بکا لەو نەخۆشانەی کە توش دەبیان شتێکی ئەوەی دیت نەشادی دیت لۆ دەخۆچوون بکات. وەڵا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەهێلکەوە لەگەڵمان بووی. بۆ پەیامبەر ئازادە و مراوەیی لە سۆران. جێگری یەکەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بە دەرکردنی یاسایەک کۆتایی بەبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەهێنن.